بۆیە میوانداری بەڕێز دکتۆر هیمداد فەیسەڵمان کردووە کە شارەزای گرێبەستە نەوتیەکانە لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمە بێت. سڵاو لەبێ دکتۆر، پێم بڵێ وەزارەتی نەوتی عێراق ئەو کۆمپانیا نەوتیانەی کە لە کوردستان کارەکەن دەداتە دادگای کەرخ و وەزارەتی نەوتی هەرێمی کوردستانیش وەزارەتی نەوتی عێراق دەداتە دادگا بە تۆمەتی هەڕەشە و ترساندنی کۆمپانیا نەوتیەکان. ئەمە چۆن ڕوون دەکەیتەوە؟ سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی کوردستان بیشتر. دیارە ئەو هەنگاوانەی کە وەزارەتی نەوتی عێراق دەیهاوێژێت هەنگاوی کردەینە با بڵێن بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی کەوا دادگای باڵای فیدرالی لە مانجی 2 ئەمساڵ لەبارەی دۆسیەی نەوت و گازی هەرێمی کوردستان دەری کرد. بۆیە مەرحەلەی دووەم ئەو کات ئاماژەمان پێدا بریتە لە مەرحەلەی جێبەجێکردنی بڕیارەکە. هەڵبەتە دادگای باڵای فیدرالی لە ڕوانگەی دەستورەوە تەماشای بابەتەکانەکە ئێمە ناتوانین بڵین بڕیاری دادگای باڵای فیدرالی بڕیاری دەستورینە یان نادەستورینە، چونکە تاکە با بڵین موئەسسە دامەزراوە لە ئاستی عێراق کەوا بڕیار لەسەر دەستوری بوون و دەستوری نەبوونی بابەتەکان و یاساکان بدات بریتێ لە دادگای باڵای فیدرالی. بۆیە قسەکردن لەسەر دەستوریەتی ئەم بڕیارە لە ڕوانگەی قانونیەوە شتێکی زیادەیە. هەنگاوی دوای ئەوە لە با بڵێن قرارەکانی ئەو دادگایە هەموو قرارێکن، هەموو ئەو قرارانەی کە دەردەچێت لەم دادگایە قابل پێویستە جێبەجێ بکرێن لەسەر هەموو دامەزراوەکانی وڵات پێویستە هەوڵی جێبەجێکردنی بڕیارەکانی بدەن و بڕیارەکانی ئەم دادگایە بڕیارێکن غێر قابلە ناکرێت تاعنی لێ بدرێت، واتە غێر قابلە للتاعن و پێویستە جێبەجێ بکرێت. بۆیە ئەو هەنگاوانەی کەوا وەزارەتی نەوتی عێراق دەینێت هەنگاوی کردەینە لە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. بەڵێ باشە دکتۆر، وەزارەتی نەوتی عێراق لە بەغدا داواکاری لەسەر کۆمپانیا نەوتیەکان تۆمار کردەوە، بەڵام دادگای لێکۆڵینەوەی هەولێر ئەڵەیە بێ کە داواکاریەکان لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر تۆمار بکرێن نەک لە بەغدا. بە گوێرەی یاسا ڕێوشوێن و ڕۆتینی داوا تۆمارکردن چۆنە لەم حاڵەتەیە؟ بەڵێ دیارە یەکێک لە با بڵێن لەو حەقانێکەوە هەرێمی کوردستان ئێستا هەیەی بەپێی قانونی مرافعاتی عێراقی بابەتێکە پێڵێن اختصاصی مەکانی، واتە بابەتی داواکە لە کوێن دەربی یاخود با بڵێن خەسمەکە لە کوێن دەربی دەکرێت داوای گواستنەوەی داواکە بکات لە بۆ هەمان شت، واتە لە بۆ هەمان ئەو محکەمەی کەوا لەو شوێنەدا هەیە. بەڵام خودی بابەتەکە گرنجەکەی لەوەی دانێ، گرنجەکە لەوەی دایە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ ئەوەی کاریگەری ئەو بڕیارانە یاخود ئەو هەنگاوانەی وەزارەتی نەوتی عێراق دەینێت کاریگەریەکەی کەم بێتەوە. قۆناغی یەکەم بریتی بوو لە دەرکردنی بڕیارەکە لەلایەن دادگای باڵای فیدرالی، قۆناغی دووەم بریتێ لە تەنفیزکردنی بڕیارەکە. ئایا ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوەی کە لەسەرمان پێویستە بیکەین بۆ کەمکردنەوەی کاریگەری جێبەجێکردنی ئەم بڕیارە بریتێ لە هاوبەشی بوون لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق، دەستکردن بە دانوستاندن مفاوەزات لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق، چونکە کاتێک تۆ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک بی لە تەنفیزی بڕیارەکە کاریگەری جێبەجێکردنەکە کەمتر دەبێت لە باشە. وەزیر وتی کە دانوستانەکان وەزیری نەوتی عێراق ڕایگەیان کە دانوستانەکان هێشتا نەگەیشتنە هیچ نەتیجەیەک وەشکستیە ناوە نەگەیشتونەتە بنبەستەوە 4 مانگیشە خەریکن. کەواتە لێرە هەرێمی کوردستان چی بکات؟ هەرێمی کوردستان محەتاتی تر با بڵێن شوێنی تر لە ڕێگەی کوتلە سیاسەکان کەەوە با بڵێن ئەوان حکوومەتیان دروست کردووە لە مفاوەزات لە ڕێگەی کوتلە سیاسەکانی پێکهێنەری حکوومەت بکات، چونکە دواتریش وەزیری نەوتی عێراق بریتێ دەگەڕێتەوە بۆ یەکێک لە کوتلەکانی پێکهێنەری حکوومەت لەگەر کوتلەکان لە ڕێگەی UN با بڵێن لە ڕێگەی و باڵیۆزخانەی ئەمریکا، بریتانیا، ئەمانە هەمویان کاریگەریان دەبێت هەر تەنانەت با بڵێن جوڵاندنی ڕێی گشتی لە بۆ کەمکردنەوەی کاریگەری لە کاتی جێبەجێکردنی ئەم بڕیارە کاریگەریەکە کەمتر دەبێتەوە سەبارەت بە هەرێمی کوردستان. یعنی با بڵێن مفاوەزاتکردن لەگەر خودی سەرۆک وەزیران، ئەگەر تەماشا بکەین سەرۆک وەزیران لە کاتی دەرکردنی ئەو بڕیارە تاکو ئێستا با بڵێن بێدەنجێکی نوێندووە، یعنی کەواتە ئەمە خوێندنەوەیەکی دەتوانین خوێندنەوەیەک با بڵێن لە مووقیفی سەرۆک وەزیرانەوە بخوێنەوە کەوا
ممکنە ئەویش لەگەر جێبەجێکردنی ئەو بڕیارە نەبی. بۆیە محەتات هەیە، شوێن هەیە کە هەرێمی کوردستان لە ڕێگەیەوە داخل بی دەست مفاوەزات بکە، بەلایانی کەم ببێتە بەشێک لە جێبەجێکردنی بڕیارەکە، چونکە ئیمتیناعکردن لە بڕیارەکە ئەوان هەر سوور دەبن لەسەر جێبەجێکردنی و ئێمە خۆمان هاوبەشی بکەین لەگەڵوان بە مفاوەزات. ئەگەر ئینکەس با بڵین بڕیارەکەش جێبەجێ بکرێت، دەتوانین کاریگەریەکەی بەنسبەت هەرێمی کوردستان کەمتر بکەینەوە. بۆیە شوێن هەیە، محەتات هەیە، ئێمە لە ڕێگەیەوە بڕۆینە ژوورەوە بۆ ئەوەی دانوستاندنەکان جارێک کە دەست پێ بکاتەوە، بۆ ئەوەی با بڵێن ئاسۆیە کە بێ بۆ گەیشتن بە مفاوەزات، چونکە هیچ شتێک نییە بەگەیشتن بەڕێکەتن، هیچ شتێک نییە ڕێکەوتنی لەسەر نەکرێت. باشە. دکتۆر، ئەوەی یاخود بڵێن ئەوەیە بینرێت تا ڕادەیەک دۆخەکە بە بنبەست گەیشتووە، بە تایبەت لە بەغدا دوای دەرچوونی سەدر لە پرۆسەی سیاسی دۆخێکی نوێ هاتۆتە ئاراوە. ئەو پێ وایە لەو گێژاوی ئێستای عێراق وەزارەتی نەوتی عێراق و دادگای فیدرالی بتوانن کێشە بۆ کەرتی نەوتی دروست بکەن؟ دەزانی کێشە دروستکردن ئاسانە، یعنی خودی ئەو دەنگۆیانەی ئەو لێدوانانەی وەزارەتی نەوتی عێراق کاریگەری دروست دەکات لەسەر کۆمپانیاکان، یعنی جۆرێک لە نیگەرانی دەداتە کۆمپانیا. ئەمە شوا دەکات کەش و ڕەوشی با بڵێن وەبەرهێنان لە سێکتەری نەوت و گاز لە هەرێمی کوردستان بکەوێتە ژێر کاریگەری ئەم لێدوانانە، چونکە سەرەڕای ئەو هەموو با بڵێن ناسەقامگیریی کەوا لە عێراقدا هەیە، کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان لە ڕووە وەبەرهێنانەکەی تا ڕادەیەکی باش جێگیر بووە، کاریگەریەکی ئەو تۆی لەسەر نەبووە. بەڵام بەو لێدوانانە کاریگەری دادەنێت لەسەر با بڵێن پێگەی کۆمپانیاکان، هەڵوێستی کۆمپانیاکان، تێڕوانینی کۆمپانیاکان لە بۆ سێکتەری نەوت و گازی هەرێمی کوردستان، چونکە لە بیرمان نەچێ هەرێمی کوردستان ئیکتیفا ناکە تەنها بەو وەبەرهێنانەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان پلانی هەیە لە ئەوی وەبەرهێنانەکان ئاستی وەبەرهێنان لە بوارینەوە زیاد بکات، دەست بکات بە وەبەرهێنان بە شێوەیەکی باڵین جددی لە سێکتەری غازە. ئەم لێدوانانە خۆی لە خۆیدا کاریگەری بەجێ دەڵێت لەسەر ئەم کۆمپانیانە، تەنانەت ئەو شەریکاتانەی کەوا نیازی وەبەرهێنانیشیان هەیە کە هێشتا نەهاتوونە، ممکنە ئەوانیش جۆرێک لە پاشەکشە بکەن لە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. بەتاکید تەنها خودی لێدوانەکان ئەگەر هیچ هەنگاوێکی کردەیش نێنرێت لە بۆ جێبەجێکردنی بڕیارەکان، کاریگەری دەبێت لەسەر کەشی وەبەرهێنان لە سێکتەری نەوت و گاز لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر، دادگای فیدرالی عێراق لە مانگی دووە نزیکی لەو کاتەوە لەگەڵ کوردستاندا کێشەی بۆ دروست دەکات، ئیتر بەپێی بۆ نەوت بێ، بۆ کۆمپانیاکان بێ و وەزارەتی نەوت و سەرچاوە سروشتیەکان، سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان ئێستا داوای تۆمار کردووە. ئەمان ئەنوێ بگەنە چ گرێبەستێک ینی داوای بۆەوە تۆمار کردووە کە دادگای فیدرالی هەڕەشەی ترساندن لە کۆمپانیا بیانیەکانە کات کە لە هەرێمی کوردستان کارەکەن. ئەو داوای وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر دادگای فیدرالی کە جەنابەت دەڵێ لە بەرامبەر دادگای فیدرالی تۆماری کردووە، شتێکە وەکو وتم، ینی دادگای فیدرالی دفوعاتی بەدەستەوێ، دەڵێ من جیهەتێکم بڕیار لەسەر دەستوری بوون و دەستوری نەبوونی بابەتەکانەدەم، بۆیە ئەو بڕیارانەی کە دەردەکرێت لە دادگای باڵای فیدرالی باڵای عێراقی وەکو وتم غێر قابلی للطعن، طعنیان لێ نادرێت، پێویستە ڕاستەوخۆ جێبەجێ بکرێن هەموو موەسساتەکان. بۆیە تۆمارکردنی داوایەک لەسەر ئەوەی کەوا قەراری مەحکەمەی ئیتیحادی دەستوریە یان هەڕەشەیە بۆ سەر کۆمپانیاکان شتێکی بەهایەکی ئەو یاسایی ئەو تۆی نابێت. ئێمە وەکو وتم بەم ڕێگەیە ناتوانین، هەرێمی کوردستان ناتوانێت کاریگەری بابڵین ئەم بڕیارە یاخود جێبەجێکردنی ئەم بڕیارەکەم بکاتەوە، تاکە ڕێگەیەک دەتوانێت کاریگەری ئەم بڕیارەکەم بکاتەوە بریتە لە دانوستاندن لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق گەیشتن بە سیغەیەک لە تێگەیشتن بۆ ئەوەی ئەگەر بڕیارەکە چۆ قۆناغی جێبەجێکردنیش هەرێمی کوردستان بەشێک بیت لە جێبەجێکردن، چونکە تۆ کاتێککە جێبەجێ دەکرێت بەو ویستەی کە خۆتەوێت جێبەجێ بکرێت باشترێت بیان بەلایانی کەم بەشێک لە داواکاریەکان لە شێوەی جێبەجێکردنەکە لە سیغەی جێبەجێکردنەکە شوێن بکەیتەوە، کاریگەریەکەی کەمتر دەبێت. بۆی ئەم داوایی حکوومەتی هەرێم لەسەر
وەکو جەنابەت ئاماژەت پێدا لەسەر قەراری محکەمەی اتحادی بەهایەکی یاسای ئەو تۆی نابێت. باشە دکتۆر چ هەولێر و چ بەختداش دەستور بە بنەمای کێشەکانیان دانێن یاخود بە بنەمای کارەکانیان دانێن پێ وایە ئەمە تاکەی بەردەوامە بێ کێشەیە چارەسەرەکەی چییە؟ بەڵێ تاکید یعنی هەر ئێمە پێشتریش ینی با بڵین ئاماژە من بەوە داوە بڕگەکانی دەستور ڕاستە بەشێکیان ناوازحیان تێدایە و ڕوونینە بەڵام ئەو خطواتانێک کە هەرێمی کوردستان هەنگاوی بۆ ناون لە سێکتەری نەوت و گازەوە تا ڕادەیەکی زۆر کەوا بە گوێرەی دەستور دەسەڵاتی پێدراوە بۆ نمونە هەرێمی کوردستان دەسەڵاتی پێدراوە کۆمپانیا بێنێتە هەرێمی کوردستان حکوومەت با بڵین بۆ بەرهێنام کەت لە سێکتەری نەوت و گاز با بڵێن نەوت دەربهێنرێت ئەمانە هەموو بەپێی دەستور لە بۆی جێگیر کراوە بەپێی مادە و بڕگەکانی دەستور ئەوەی دەمێنێتەوە ئەوی تر تەفسیراتی جیاواز دەکرێت لەلایەن ئەشخاص و مؤسساتی جیاواز هەم لە عێراق هەم لە کوردستان بەڵام کۆتا بڕیار لەسەر بابەتی دەستوری بوون و شێوازی مادەکان ئەوە دادگای باڵای فیدرالی دەری دەکات بۆیە باشترین حل بۆ کۆتاییهێنان بەم کێشەیە لە 2000 بریتە لە ڕێککەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتحادیە لە بۆ سیغەیەک لە بۆ دیاریکردنی هەم دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرمەبنای ئەو دەسەڵاتانەی کەوا لە دەستور پێی دراوە کەوا چیتر تەفسیراتی جیاوازی بۆ نەکرێت و جێگیرکردنی بەم شێوە بۆی لە قۆناغەکانی ئایندا حکوومەتی هەرێمی کوردستانیش سیاسەتێکی ڕوونی تایبەت بەخۆی هەبێت بۆ تەعاملکردن لەم سێکتەرە هەر کابینەیەک و هەر ساڵێک نەکەوێتە ژێر کاریگەری ئەو بڕیارانەی کەوا وەزارەتێک یاخود وەزیرێک داوایەک ڕەفع دەکە لە دادگای ئیتحادیەوە و مووقیفێکی دەبێت دادگای باڵای ئیتحادیەوە نەکەوێتە ژێر کاریگەری ئەم بڕیارانە و کاریگەری لەسەر ڕەوش با بڵێن کەشی وە بەرهێنانی نەوت نەبێت لە هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر هیمداد فەیساڵ شارەزای گرێبەستە نەوتیەکان سوپاس بۆ زانیاریەکانت.